سپاس 20 باخچە بەشدار بوون کە سەر بە بەڕێوەبەراتی پەروەردەی ناوەندی هەولێرن ئەو قوتا و باخچانەی کە بەشدار بوون 12 باخچەی حکومی و 8 باخچەی ناحکومیە لێرە لە باخچەی منداڵانی لاژە بەڕاستیمەکە بڕێەوە چێ ئەم چالاکیانەی کە باخچەکانێکن لە بەڕێوەبەراتی پەروەردەی ناوەندی هەولێر ساڵانە ئەنجام دەدرێت لە باخچەیەک بۆ چەند باخچەیەکی حکومی و هەروەها ناحکومیش لە ناو پەروەردەی ناوەندی هەولێر ئەم کارانە ئەنجام دەدرێت دەستخۆشی لە بەڕێوەبەراتی پەروەردەی ناوەندی هەولێر و هەروەها لەو باخچانەشەکەین گرنگیدان بە باخچەکان هیچێکە لە کارە هەر لە پێشینەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کورس بەدڵنیایی بەڕێوەبەراتی پەروەردەی ناوەندی هەولێر تەمسیلی وەزارەتی پەروەردە کاکە باوڵێن ئۆرگانێکی دامەزراوەی حکومی سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە پاڵپشتی ئەوان پاڵپشتی وەزارەت و پاڵپشتی حکوومەتی شەوە چالاکی باخچەکە. ئەمە زۆر خۆشحاڵ دەبین ساڵانە کە لەلایەن چالاک قوتابخانەکان ئەو چالاکیانە دەکرێنەوە کە چەند ڕۆژێک بەشدار دەبین زۆر ئیستیفادەی لێ دەکەین ڕاگۆڕینەوەیە دەربارەی هەم ینی فکرەی منداڵان و بەڕێوەبەرەکانی باخچە و مامۆستایەکان هەموو بیر و ڕاو ئازادی خۆیان دەردەبڕن لەکردنەوەی پیشانگاکە دەزانین ینی فکرێکی باش لێ وەردەگرین و دەستخۆشی لە جەماعەتی چالاک قوتابخانەکانش دەکەین بە تایبەتی شەیما کە چەند ڕۆژە زۆر هیلاکە پێوەمان و جەماعەتی دیش دەستخۆشی لە هەر هەمووان دەکەین بەخێربێن سەرچاوان. ئامانج لەو پیشانگایانە چییە؟ ئاڵوگۆری ئەو ئیشانەی کە هەر باخچەیەک دەکا لە بۆ پێشوە بردننی پرۆسەی فێرکردن و پەروەردەکردنی منداڵی تەمەەن 4 ساڵی و 5 ساڵی کە ئەمە هەمومان ئەزانی ئەو تەمەنە زۆر زۆر گرینگە لە بۆ منداڵ لە بۆ پێشکەوتنی منداڵ کە بۆ تاکەچی لە چی پێ ئەڵێ لە بۆ ئەو کۆمەلگایە ئەگەمە لەو وەخت کاتێ باخی پێنەدەین لەلایەنی پەروەردە و فێرکردن و فێرکاری ئەو منداڵە ئامادە نەکەین لە بۆ قوتابخانە دیسان پرۆسەکە لەوێندەر بە دوا دەکەوێت ئەنی ئەساسەکە لە باخچەیە ئەو بەو شێوانێک کە ئەو مەوادانەکە ئەو چی پێ دەڵێن ئەوشیا فێرکاریانە بەکاردێنین ئامانجمان چییە منداڵەکەی پێ بگەینین ئامادەی بکەین لە بۆ قوتابخانە هەتا ئاسانکاری هەبی لە بنەڕەتی. ئامانج لەکردنەوەی ئەو پێشانگایە وەرگرتنی بیرۆکەیە لە نێوان مامۆستایەکان بۆ بەرەو پێشچوونی کەرتی پەروەردە ئەم پێشانگانە پێویستە زوو بکرێتەوە بۆی مامۆستایان لە بینی یەک زانیاری وەربگرن. رماري سو تقانا تقرقايا تق 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 سيوا من دافيرو بيزار جسر كيكزا جسر من ديار هاي دق ديار هاي بس برو راوي تركبا دا كمان ليتوا درجة كارا كيدوا خانة دقي الجاية دق 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 شيء
من باپی مرۆڕە جان بۆ هێناو کێکی جوان دەیبیکەنەوە بە قوربان دەرگاکەنەکەینەوە نەوی فێقرە بەش دەرگاکانەکەینەوە کانەکەینەوە پایس 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 دەخێرە و پایس گەورە سێوەسەکانم